پەیمانگەی پەروەردەی وەرزشی سلێمانی ناحکومی بۆ ساڵی نوێی خوێندن لە هەردوو دەوامی بەیانیان و ئێواران پێشوازیتان لێ دەکات. دەرچوانی پۆلی نۆی بنەڕەتی دەتوانن داواکاری پێشکەش بکەن و فۆڕم وەربگرن. تەمەن و نمرە رێگرنییە. خوێندن بۆ ماوەی 5 ساڵە. کرێی خوێندن بە چەند قستێک دەدرێت. فێرخوازانی ئاستی یەکەم و دووەم و سێیەم داشکاندنی تایبەتیان بۆ دەکرێت. ستافێکی بە ئەزمون لە مامۆستایانی خاوەن بڕوانامەی ماستەر و بەکالۆریۆس وانە تیۆری و پراکتیکیەکان دەڵێنەوە. پەیمانگاکەمە خاوەنی بینایەکی مۆدێرن و ستانداردە کە سەرجەم پێداویستیەکانی خوێندن و یاریگا و شوێنی ئەنجامدانی وەرزشە جۆراوجۆرەکانی تێدایە. پەیمانگاکە دەکەوێتە ناو بەرزاییەکانی سلێمانی کە تەواوی خزمەتگوزاریەکانی لەخۆگرتووە و بەشی ناوخۆیی بۆ فێرخوازانی کوڕان و کچان دابینکراوە. پەلە بکە لە وەرگرتنی فۆڕم. کورسی خوێندن دیاریکراوە. پەیمانگای پەروەردەی وەرزشی سلێمانی ناحکومی. پەروەردە و فێرکردن ئەزمون و دڵنیایی.